مرحبا سرتا من دڵنیام دایکی لالاز دەشاد کەمال شەشەمە لەسەر ئاستی هەرێم لە پۆلی 12 ئەم ساڵ لە کۆلێژەکانی یونایتد ساینس دەرچووە. تەمان ئێمە زۆر پێ خۆشحاڵین و وەکو دایک و باوکیەکەکی چکە ڕەنجێکی زۆرمان لەگەڵ داوە لەگەڵ لالازە ماوەیەکی زۆر و خۆشی زۆر هیلاک بوو ئەم ساڵ. هەموو کەس ئەبەگەر بێ بگا بە شتێ بێ ڕەنجێکی زۆر بە بەس ئێمە تەمان زۆر سوپاسگوزاری کۆلێژەکانی یونایتد ساینس قوتابخانەکەی و مامۆستاکانی بەڕاستی مامۆستان بەڕاستی وەکو دایک و باوک لەگەڵیانە بوون هەوڵێکی زۆریاننا لەگەڵیانە چۆن ئێمە ینی سترێس بووین لە ماڵەوە زۆر خەممان بوو هەموو ڕۆژێ هەوڵمان لەگەڵیان ئەوان لە ئێمە زیاتر و کۆنتاکتیان هەبوو لەگەڵمان دایمەن یعنی ئێمە زۆر سپاسیانەکەین هیوادارین هەموو کەس هەموو مناڵەکانمان هەموو خوشکەزا و برازا و کەس و کارەکانمان لەگەڵ مەکتەبێکی ئاوا کۆنتاکتیان هەبێ و مناڵەکانیان لە شوێنێکی ئاوا بن و بگەن بە ئامانجی خۆیان ئامین یا رب العالمین. زۆر سپاستانەکەم.